کارەبای نیشتیمانی ئەو ڕووناکیەی بۆ خەڵکی هەرێمی کوردستان جگە لە مەینەتی و دەردەسەری و چاوەڕوانی هیچی تر نەبووە و بۆ بەرپرسان و حکوومەتیش 24 کاتژمێریەکەی جگە لە پێدانی بەڵێنی بێکردار و دروشمی هەڵبژاردن و بەدەستێنانی دەنگی خەڵک و دواییش وەرگرتنی دوعای شەڕی خەڵکی هیچی تر نەبووە. بۆچی دەبێت لە کارکەوتنی وێزگەکانی کارەبا لە هەولێر و سلێمانی لەو کاتەدا بێت کە پلەکانی گەرما بەرزترین ڕێژە تۆمار دەکەن؟ خۆگەرمۆلیدا ئەهلیەکانیش نەبوونایە هەرێمی 2016 چ جیاوازیەکی لە هەرێمی پێش 2000ەکان دەبوو؟ بۆ مەگەر لە کارکەوتنی وێزگەکانی کارەبا لە هەولێر و سلێمانی کۆشکی کام بەرپرس و گردی کام حیزب و بنەماڵەی بێکارەبا کرد تا هاوڵاتیانی بەشمەینەتی ئەم هەرێمەش بێزاری خۆیان دەرنەبڕن و هاودەردی بەرپرس و حیزبەکانیان بن. ئێستا شەوانە و کارەبای مۆلیدە زیاتر لە ڕێسی ئێستا ئێمە تا 3 شەو کارەبای مۆلیدەمانە بووە لە ئێوارە لە دەوری وابزام نوێە بە ڕێسی بڕاوە 3 شەو بۆ 4 شەو تا 3 شەو ڕێسی نەبووە. ئێستا گوێم لێ بوو تۆڵێ بەهۆی 3 تەنکەرەوانەیە کارەبا پەچی کەوتەوە 25 ساڵە چاوەڕێ ئەو 3 تەنکەرین کە تازە دوو ڕۆژە سوتاوە بەو 3 تەنکەرە 25 ساڵێمە چاوەڕێ ئەو 3 تەنکەرە ئەو 3 تەنکەرە نەسوتایە کارەبامان باشە بوو. وەڵای جێگەی شەرمە بەڕاستی بەداخەوە یعنی ڕۆژ بە ڕۆژ خراپترە بین ڕۆژ بە ڕۆژ وەزع خراپترە بێ. یعنی بیر لە چیەکەنەوانێ چاوەڕێکی نەو میلەتە چی چاوەڕێکەکەن لەو میلەتە میلەت لەمە باشتر لە هەموو دنیایە نییە. بەڵام بەداخەوە بێسەرکردەین بێبەرپرسین بەداخەوە غاندیەک لە کووردا بە حیاتی دروست نابێت کە ئەو میلەتە ڕزگارکە. کارەبا تەنها قەیرانێک نییە لە ژێر سایی حکوومەتی خۆماڵیدا بەرۆکی خەڵکی گرت بێت بەڵکو تاکی هاوڵاتی نازانێت باز لە کام قەیران بکات، قەیرانی ئاو یان قەیرانی کارەبا یان قەیرانی ئەمنیەت و بوجە و ڕوبعەموچە و قەیرانی بانزین و دەیان قەیرانی تری کۆمەڵایەتی نازانێت داوای چارەسەری کام قەیرانیان لە سەرۆکی حکوومەتەکەی بکات کە تا هەنووکەش یەک بەڵێنی لە ژێر سێبەری فرۆشتنی نەوت بەسەر بەخۆ بۆ خۆشگوزەرانی خەڵک نەبووەتە کردار. توێژەرێکی سیاسیش بڕوای وایە حکوومەتێک زیاتر لە 50 قەیرانی بۆ گەلەکەی بنیاد نابێت دەسەڵاتێکی تاڵانچی و نەخۆشە و تەنها مەرگ چاوەڕێی دەکات. ئەو دەسەڵاتی خۆمان بە سێمانجی یەکەمی بەڕاستی دەوڵەتێکی یان باڵێن دەسەڵاتێکی نەخۆشی دەردەداری بینا کرد و ئێستا قەیرانەکانی زیاتر لە نزیک 50 قەیرانی هەیە بە معنە چیت چارەسەریەکی نییە کە 50 نەخۆشیەبی تەنها ینی باڵێن بیر لە مردنی دەکەوێت یان گەلێ جار لەناو مەدرن خوا ڕەحمی پێ بکە کەواتەوەی 2 ساڵ و 3 ساڵ نییە ڕاستی بناغە و منهەجی ئەو دەسەڵاتەیما منهەجێکی تاڵانچیانە گەندەڵچیە تەبەقیە یەکەم جارە میلەتی کورد بە سەرکردەی خۆی دەرێت دەست یەکاکە چ دەبینێ لەوەی زیاتر عافیە سەرکردا عافیە هەموو قیادەکان چۆن ئێوە دەژین چۆن ئێوە دەرێن ئێمە قیادی ئەو میلەتین کە ئەو میلەتە واتان پێدرێ. لەگەڵ بەرزبوونەوەی پلەکانی گەرما و نەبوونی کارەبای نیشتیمانی و لە کارکەوتنی بەشێکی زۆر لە مۆلیدا ئەهلیەکان لە دوای پێدانی زیاتر لە 10 کاتژمێر کارەبا ناڕەزایی و تووڕێی زۆرێک لە هاوڵاتیانیش تەنها دوعایەکی شەڕ بوو بۆ دەسەڵاتدارانی هەرێم بۆ ئەوانەی هۆکاری ئەم قەیرانن و بۆ ئەوانەشی بێدەنگی لە هۆکارەکان دەکەن. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.